ئەو شەڕەی زۆربەی هەرە زۆری دنیا ترسی لێی هەبوو بە فەرمانی سەرۆکی رووسیا دەستی پێکرد. تا ئامادەکردنی ئەم بەرنامەیەش مۆسکۆ بەردەوامە لە هەوڵەکانی بۆ داگیرکردنی شار و شارۆچکەکانی ئۆکرانیا. ڤڵادیمیر پوتین هەموو هەوڵێکی خواست باشی ئەمریکا و هاوپەیمانەکانمانی ڕەت کردەوە کە بۆ چارەسەرکردنی نیگەرانیە هاوبەشەکانمان دەدران. هەروەهاش لە پێناو خۆلادان لە قەیرانی مرۆیی چەندان هەفتە ئاگاییمان دەدا کە ئەمە ڕوودەدات و ئەوە تا ئێستا بە ئاشکرایی دەیبینین بەو شێوەی پێشبینیمان دەکرد. وڵاتانی ڕۆژاوا بە گشتی مەترسی ئەو هێرشەی رووسیا بۆ سەر ئاسایشی ئەوروپا دەبینێت و ڕەخنە و ناڕۆزاییەکی زۆریشی هەیە بەرامبەر سیاسەتەکانی مۆسکۆ لە بەرامبەر وڵاتانی ناوچەکە. ئەمە ساتێکی مەترسیدارە بۆ هەموو ئەوروپا بۆ ئازادیەکان لە سەرانسەری جیهاندا. پوتین هێرشی کردووەتە سەر هەموو ئەو پرەنسیبانەی ئاشتی جیهانی لەسەر ڕاگیراوە. جیهان ئێستا بەڕوونی پوتین و هاوپەیمانەکانی کریملین دەبینێت کە چین و چینین. ئەوەی ڕوویدا بە هیچ شێوەیەک پەیوەندی بە نیگرانیەکی ڕاستەقینەی ئاسایشیەوە نەبوو، بەڵکو پەیوەندی بە شەڕەنگێزیەکی ڕووتەوە هەبوو، هەروەهاش پەیوەندی بە خواستی پوتینەوە هەیە بۆ دروستکردنی ئیمپراتوریەتێک جا بە بەکارهێنانی هەر ئەمرازێک بێت وەک کەڵەگایی بەسەر دراوسەکانی رووسیادا لە ڕێ ناچارکردن و گەندەڵی و گۆڕینی سنوورەکان و بەکارهێنانی هێز و لە کۆتاییشدا پەنابردنە بەر شەڕ بێ هیچ بیانوێک. هێرشەکەی رووسیا قۆناغ بە قۆناغ بووە لە مەشق و ڕاهێنانە سەربازیەکانەوە دەستی پێکرد تا گەیشتە ناردنی هێزە شارکەرەکانی مۆسکۆ بۆ ناو وڵاتێکی سەربەخۆ. پێشێلکاریەکی ڕوون و ئاشکرای یاسای نێونەتەوەییمان بینی و هەروەهاش هەوڵێکی تاگلایەنە بۆ دروستکردنی ئەوەی پێدەگوترێت دوو کۆمار لەسەر سەروەری خاکی ئوکراینیا. لەو کاتەدا کە ئەنجومەنی یاسایشی نەتەوەی گرتوەکان لە کۆبوونەوەدا بوو بۆ پشتیوانی لە سەروەری ئوکراینیا و ڕێگەگرتن لەو هێرشە، پوتین شەڕی ڕاگەیان لە چەند خولەکێکدا هێرشی موشکی دەستی پێکرد بۆ سەر شارە مێژوویەکانی سەرانسەری ئوکراینیا. ئەو جا هێرشی ئاسمانی دەستی پێکرد و دواتریش تانک و سەربازەکان هێرشیان کرد. ئێمە ڕوون و ئاشکرا بووین لەگەڵ جیهاندا. ئەو بەڵگانەمان خستە بەردەست کە نەهێنین نەبوون لەسەر پلانەکانی رووسیا و هێرشە ئەلکترۆنیەکان و بیانوە نادروستەکانی دانرابوون بۆ سەرلێت تێکدان و بۆ ئەوەی نەزانرێت پوتین چی دەکات. پوتین دەستدرێژی کردووە، پوتین شەڕی هەڵبژارد، ئێستاش خۆی وڵاتەکەی باجەکەی دەدەن. هەر لەوەتای ئەم هەوڵانەی رووسیا بۆ هێرشکردن و داگیرکردنی ئۆکرانیا دەستیان پێکرد، جیهانی ڕۆژاوا جەختی دەکردەوە لەوەی سزای قورس بەسەر مۆسکۆدا دەسەپێنێت. ئێمە توانایەکانی رووسیا بۆ کارداریکردن بە دۆلار و یۆرۆ و یەن سنووردار دەکەین بۆ ئەوەی نەبێتە بەشێک لە ئابووری جیهان. ئەو توانایەی سنووردار دەکەین. کار لەسەر سنووردارکردنی توانایە دارایەکانی دەکەین بۆ ڕێگەگیری لە پەرەپێدانی رووسیا و لەشکری رووسیا. توانایەکانی رووسیا سنووردار دەکەین لە بواری پێشبڕکێ ئابووریەکانی سەدەی 21دا. هەر لە ئێستاوە کاریگەری ئەم بڕیارانەمان بینیوە لەسەر ڕوبڵ. ئەمریکا زوو ڕایگەیان هێزی سەربازی وڵاتەکە نابێتە بەشێک لەو شەڕەی رووسیا سەپاندوێتی بەسەر ئۆکرانیادا. هێزە سەربازیەکانی ئێمە نەبەشێکن و نەبەشێکیش دەبن لەم خەیرانەی نێوان رووسیا و ئوکراینیادا. هێزەکانمان نەنێردراون بۆ ئەوروپا تا لە ئوکراینیا شەڕ بکەن، بەڵکو بۆ داکۆکیکردنە لە هاوپەیمانەکانمان لە ناتۆدا و بۆ دڵنیاکردنەوەی هاوپەیمانەکانمانە لە ڕۆژهەڵات. من ئەوەم ڕوون و ئاشکرا کردووە کە ئەمریکا داکۆکی لە هەموو ئینچێکی خاکی ناتۆ دەکات بە تەواوی هێزی ئەمریکاوە. هەواڵە خۆشەکە لەوەدایە لە ئێستادا ناتۆ لە هەموو کاتێک زیاتر یەکگرت و پێداگریشە. هیچ گومانێکی تێدا نییە ئەمریکا و هەموو هاوپەیمانانی ناتۆ وابەستەی بەندی پێنجن کە دەڵێت هێرشکردنە سەر یەکێکمان هێرشکردنە سەر هەمومانە. سەرۆکی رووسیاش ڕەوایی دەدا بەو هێرشانە بۆ سەر ئۆکرانیا و دەڵێ لەسەر بنچینەی ڕێکەوتنەکان ئەو بڕیارەی داوە. گەری کۆماری دۆنباس داوای یارمەتیان لە رووسیا کردووە لە پەیوەندی بەو داوایەوە و بەپێی بەندی 51 بەشی حوتەمی پێی ڕێوینەتەوەی گرتوەکان و بەپێی پەسەندکردنەوەی ئەنجومەنی وڵاتی رووسیای فیدراڵ و بەپێی دۆستایەتی و پەیماننامە هاوبەشەکانی هاوکاری لەگەڵ کۆماری گەری دۆنێسک و کۆماری گەری لۆهانسک. لە کاتێکدا